جنابه باشه انشالله بردوام كواتا موجود في بورستاي مع 200 جرام زيادة كواتا هي زمادة تنقول كيناتش كيلو جرام شجع موجود جرام قال لي اثنين جدا هكان بخلي تقريبا يكوي هشتري الشيء الروزة ده ومزكن ليلة؟ لا ليلة كم روز؟ هي كم روز؟ في روزة إن شاء الله بەناوی خودای گەورە میهرەبان زۆر خوشحاڵم ئەمڕۆ لێرەین لە چوارچێوەی بەرنامەی حکوومەتی یاریمی کوردستان بۆ پەرەپێدان بە کردی پەروەردە و خوێندن و دروستکردنی قوتابخانەی نوێ و نوێژانکردنی چەندین قوتابخانەی تر ئەمڕۆ ئەم قوتابخانە نمونەیە کە بە سوپاسەوە کاک ئەحمەد ڕێکانی لەسەر ئەرکی خۆی وەکو کردی تایبەت دروستی کردووە کە لەگەڵ ئەو بەرنامەی وەزارەتی پەروەردە بە جەنابی وەزیر دەیان ڕشتووە بۆ زیاترکردنی خزمەتگوزاری پەروەردەیی بۆ هەموو قوتابیانی کوردستان لە سەرتاسەری شارەکانی کوردستان بەبێ فەرق و جیاوازی ئێمە بتوانین خزمەتگوزاریەکی زیاتر بۆ قوتابیە خۆشەویستەکانمان ئەنجام بدەین. خوشحاڵم کە ئەمڕۆ ئێمە لەکردنەوەی ئەم قوتابخانەیە 7 قوتابخانەی تر و باخچەیەکی ساوانیش دیسان دەکەینەوە کە بە هەمویانەوە دەبن بە نۆ بنکەی خوێندن کە لەسەر ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستان و هەندێکیشان لەسەر ئەرکی کردی تایبەت دروست کراوە. هیوادارین ئێمە بەردەوام بین لەوەی کە بتوانین خزمەتێکی زیاتری خەڵکی کوردستان بکەین. جێخۆیەتی من جارێکی تریش سپاسی مامۆستایانی بەڕێز بکەم کە لە کاتە ناخۆشەکاندا نەیانهێشت پرۆسەی خوێندن بوەستێت و بە ماندووبوونی خۆیان و بەو ئەرکەی کە لەسەر شانی خۆیان بووە بە ئەمانەتەوە توانیویانە خزمەتی خوێندن بکەن و نەیەڵەن قوتابیە خۆشەویستەکانمان لە خوێندن بێبەش بن. جارێکی تر سپاسی مامۆستان دەکەم و ئینشەڵڵا هەوڵیش دەدەین ئەوەی پێمان بکرێ بۆ یارمەتیدانیان بۆ دابینکردنی مافەکانیان بەردەوام بین و درێغی ناکەین. جارێکی تر سپاسی ئامادەبوونی ئێوەش دەکەم لێرە و ئینشەڵڵا هەر سەرکەوتوو دەبن. سپاسی مامۆستا بەڕێزەکان دەکەم. سپاس بۆ پێشوازیکردنتان. هیوادارم کە هەموو قوتابیانیش بتوانن ئەم ساڵ و ساڵانی داهاتووش سەرکەوتوو بن لەم پرۆسە خوێندنە. لە هەمان کاتدا هیوادارم ئێمە بتوانین دوای هەڵبژاردنێکی سەرکەوتوو لە هەرێمی کوردستان بتوانین حکوومەتێکی بەهێز و خزمەتگوزار بە زووترین کات دروست بکەین تاکو پرۆسەی خزمەتکردن لە کەرتی پەروەردە بەردەوام بێ و بتوانین ئەوەی کە ماوەش ئەوەش تەواو بکەین. جارێکی تر دەستخۆشی لە هەموو لایەکتان دەکەم و ئینشەڵڵا هەر سەرکەوتوو.